بینەرانی ئازیزی پێشنگ TV ئەم کاتتان باش من سوهام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 5 ئۆگەستی 2021تان پێشکەشەکەین. بەرنامەکانی ئەمڕۆمان کۆمەڵێک بابەت و تەوەری جیاواز لە خۆگرێت کە بریتیە لە سووتانی دارستانەکان و هەڵوێستە جیاوازەکان، گرفت و ململاغەنەکانی نێویەکێتی نیشتیمانی، هەڵبژاردنەکانی عێراق و دەستپێکی کەمپینی بەرەی بایکۆت. ئێستاش لە یەکەم بەرنامەدا لەگەڵ پێشڕۆ محەممەد هەڵسوڕاوی کۆمونیست و نووسەر و وەرگێڕی بابەتە کۆمونیستەکان میوانداریەکەین. ئەم کاتت باش هاوڕێ پێشڕە و ئەم کاتتان باش. هاوڕێ پێشڕە و بەیناوبین گوێبیستی کارەساتە سروشتیەکانە بین و لە ماوەی ڕابردوودا سووتانی دارستانەکانی تووتیا بنمونە ئەگەر سەرەتا لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەین کە ژینگە و پاراستنی ژینگە لە سەرمایەداریدا چ جێگە و ڕێگەیەکی هەیە؟ فەرموون. لە ڕاستیدا بەهۆی ڕووداوەکانی خۆی ئەگەر بینە ناوەوە بۆچی ڕووداوەکانی تورکیا ئەم دەنگدانەوە گەورەیان لە ناو کۆمەڵگای کوردیدا دروستکرد بە درێژایی سێ دەی ڕابردوودا پرسی ژینگە بە هیچ جۆرێک نەبووتە پرسێکی گشتی لە کۆمەڵگای کوردیدا لە کاتێکدا تەنها چەپەکان بە درێژایی ئەو چەند ساڵی من ئاگادارم بەیناوبەی ناوبەناو باسییان لە پرسی ژینگە کردووە کە چکارە ساتێک لە داهاتوویەکی نزیک مەودادا بۆ کۆی مرۆڤایەتی بەبێ جیاوازی ڕەگەز و ڕەنگ و چاو و زمان و نەتەوە و ئاین و هەتا دوایی دەخڵقێنێت. بەڵام هۆکاری ئەوەی کە تورکیا ڕووداوەکانی تورکیا سووتانی دارستانەکانی تورکیا ئەمەی زەق کردەوە خۆی ئەمە دەکرێت لە داهاتوودا قسەی لەسەکەی. من خۆشحاڵم بەوەی کە پرسی ژینگە زەق کرایەوە بەرنەیارانی لایەنگری ژینگە و هەروەها بەلایەنگرانی ژینگە پارێزیش بەوەدا کە پرسەکە بوو بە پرسێکی گشتین. جای سەدەمە سەر پرسیارەکە پرسیارەی بەڕێزت کردت لەوەی ئابڕاستی ژینگە چ ڕۆڵێکی لە ناو سەرمایەداریدا هەیە یان سروشت و زەوی چ ڕۆڵێکی هەیە. ئەگەر سیرکەین بە درێژایی ملیۆنان گۆڕانکاری جیۆلۆجی توێژاڵی زەوی تا دەگەین بە ئەمڕۆ کەمترین گۆڕانکاری بەسەر توێژاڵی زەویدا هاتووە، بەسەر گۆڕانکاری ژینگەی و سروشتی لە کۆمەڵگای مرۆییدا دروست بووە. هیچ دۆکۆمنتێک لە مێژووی مرۆییدا نییە باز لە گۆڕانی ژینگە و سروشتی گۆڕانکاری سروشتیەکان کات هەتاکو سەرهەڵدانی سەرمایەداری یاخود هەتاکو سەرهەڵدانی بە ئامێریکردنی بەرهەمهێنان لە ناو کۆمەڵگای نوێدا یاخود شۆڕشی پیشەسازی. من ئەگە دیالکتیکی بڕوانمە شۆڕشی پیشەسازی، شۆڕشی پیشەسازی دوو ئاراستەی هەیە. ئاراستە یەکەمیەوەیە کە ڕەهەندێکی ڕزگاری خوازانەی هەبووە جەماوەری لە کۆمەتوبەندی کۆمەڵایەتی سەر زەوی و وابەستەی زەوی هێنای کردی بە کرێکاری مۆدێرن و لەگەڵ ئەوەی کە بۆ ئامانجی کۆکردنەوەی قازانج بوو، بەڵام کرێکاری مۆدێرن ئەم وشارێتیا دروست بوو کە خۆی لە ناو کۆمەڵگادا ڕێک بخات. ئەمە لایەنێکی ڕەهەندی شۆڕشی پیشەسازی کە دەرفەتی بۆ جەماوەر، یعنی شۆڕشی پیشەسازی خۆی کوێرە، بەڵام لە کوێرایەتی خۆیدا ئەم دەرفەتی بۆ جەماوەری کرێکاری مۆدێرن یان جەماوەری مۆدێرن بەگشتی خۆڵقان کە بتوانێت لە بوونی خۆی وەکو بکارێکی سیاسی بکارێکی خاوەنما بکارێکی یەکسان تێبگات و خەباتی بۆ بکات بۆ بەدەستهێنانی. لەلایەکی دیکەوە بوو بە هۆکاری تێکدانی زۆربەی ئەو پەیوەندیە سروشتیانەی لە کۆمەڵگادا هەبوون، هەر ئەوەی کارل مارکس ناوی دەنێ نامۆبوون چییە بۆ ئەوەی کە تێبگەین لەوەی کە سەرمایەداری چی لەسەر سروشت دەکات، چ پەیوەندێکی بە سروشتەوە هەیە، پێویستە لە چەمکی نامۆبوون لە لای مارکس تێبگەین. مارکس باس لە نامۆبوونی کرێکار دەکات لە پیشەسازی مۆدێرندا یاخود لە مۆدێلی بەرهەمهێنانی سەرمایەداری مۆدێرندا، لەوەدا کە کرێکار لە بەرهەمی کارەکەی خۆی نامۆ دەکرێت، واتە ئەو بەرهەم دەهێنێ بەڵام بۆ بەکاربردنی خۆی بەرهەم نایانێ، بەڵکو بۆ قازانج یاخود بۆ ئاڵوگۆڕی بەکاربردنی ئاڵوگۆڕ لە ناو بازاری سەرمایەداری بەرهەمهێنان. هەنگاوی یەکەمەوەیە کە مرۆڤ یان کرێکاری مۆدێرن لە بەرهەمەکەی خۆی لە دەستکەوتی بەرهەمەکەی خۆی نامۆ دەبێ. هۆکاری دووەمی ئەو نامۆبوونەوەی لێ دەکات کە نامۆ ببێت لە خودی خۆی، یعنی چیتر چالاکی کاری خۆی وەکو چالاکی ژیان سیر ناکات لە ناو سەرمایەداری. سێ نامۆ دەبێت لە پەیوەندیە مرۆییەکانی دەوروبەری. چوارەم خەڵ زۆر گرنگە کە مارکس ئاماژەی پێکردووە، نامۆ دەبێت بە سروشت. ئیتر سروشت بۆی نابێ بە ئەوەی کە مامەڵەیەکی مرۆیی لەگەڵ سروشتدا بکە. هەڵبەت ئەمە گوناحی کرێکار نییە، چکە سیستمی سەرمایەداری کرێکار بە تەواوی نامۆ دەکات. جەماڵکس دەکات لە سەرمایەدا دەکات بەو دەرەنجامە کە سەرمایەداری بەهۆی ئەوەی لەسەر بنەمای قازانجدا مەزراوە کەڵەکەکردنی دڕندانە و بێسنوور و چاوچنۆک بەبێ وەستان بەبێ ناسینی هیچ پرەنسیپێکی مرۆیی لە کورتمەودادا مارکس لە سەرمایەدا زۆر بەڕوونی ئاماژەی پێ دەکات کە
بەشێکی زۆری چەپەکانی دنیاشە تاکو دەیەوەت کۆتاییەکانی دێنەوە درکیان بەمە نەکرد بوو سەرمایەداری دقیق اقتباسی مارکس سەرمایەداری لە کورت مەودادا وزەی مرۆڤ و وزەی زەوی بەیەکەوە لە ناو دەبات. وزەی زەوی چییە؟ ئێمە وزەی مرۆڤمان باس کرد. ئەم هەموو شەڕ و جەنگە سەرمایەداری ئیمپریالیستانەی کە بە درێژایی مێژووی ئەم 150 ساڵەدا سەریان هەڵداوە داگیرکاری کۆلۆنیالیزم ئیمپریالیزم جەنگە جیهانیەکان هەتا دوایی وزەی زەوی کە ئێمە لە دەردەیە هەفتاوە درکمان پێ کرد مرۆڤ هەیەتی بە پلەیەک لە 1970ەوە گەشت بەوەی کە بەڵێ وردە ژینگە گۆڕانکاری بەسەردادێت. من یەک داتا بەدەستەوە دەدەم گوتم بە درێژایی مێژووی 5 ملیۆن ساڵی گۆڕانی توێژاڵی زەوی بە تەقای 6 ساڵی ڕابردوو گۆڕانکاری بەسەر زەویدا نەهاتووە بەسەر ژینگە و سروشتی ژینگەی مرۆیدا نەهاتووە. 147 کۆی تێکچوونی زەوی سەوزایی ژینگە لە ناوچوونی بوونەوەرانی زەوی بەهۆی کەڵەکەکردنی لە ڕادە بەدەری سەرمایە خێرا سەرمایە زیادەی بەرەمێنان بە خێرایی تیشکی خۆر بۆتە هۆی ئەوەی 146 لە ماوەی 30 ساڵدا 30 بۆ 40 ساڵدا یەکسان بێ بە گۆڕانی زەوی لە ماوەی 6 ملیۆن ساڵدا بەپێی توێژینەوە زانستیەکان کەواتە ئێمە دەگەینە ئەوەی کە سەرمایەداری تەنانەت لە ناو خۆشیدا کاتێک بەرەو نیۆلیبرالیزم هاتووە لە 30 ساڵی ڕابردوودا زۆر دڕندانەتر مامەڵی لەگەڵ سروشت و مرۆڤدا کردو چەندە زیاتر مرۆڤی تەوساندۆتەوە هێندەش زیاتر سروشتی لە ناو بردووە ڕۆژ بە ڕۆژ ئێستا بۆ نمونە پرسی ژینگە لە ئاستی دنیادا بۆتە پرسێکی زۆر هەستیار لە مێژووی هەڵبژاردن و پەیوەندیە سیاسی و نێودەوڵەتی و دیپلۆماسیەکانی هەموو دنیادا لە 2-3 ساڵی ڕابردوودا تەنانەت هەتا مەسەلەی کۆڤید-19 کۆرۆنا ڤایرۆس ڕاستە و خۆ پەیوەندیەکی سەرەکی من ناچمە ناو تیۆری پیلانگێڕیەوە کە چێ دروستی کردو چێ دروستی نەکردو هەتا دوایی بۆی لەوە دەرچم لە تیۆری پیلانگێڕی زانایانی بایۆلۆژی ڕاستەوخۆ بەستویانەتەوە بەپێی هەموو داتا زانستیەکان کە گۆڕانی ژینگەی سروشتی مرۆیی و پەلەوەران و بوونەوەرانی ناو سروش بەت لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ڕێگا خۆشکەر بووە بۆ گەشە سەندن و پەرەسەندنی جۆرەها ڤایرۆس کە کۆڕۆنا ڤایرۆس دوای نوسخەی ئەم گۆڕانکاری ژینگەییە لە پەیوەندی نێوان بوونەوەران و مرۆڤ و سروشدا کەواتە ژینگە بەپلەیەک بۆ زەوی و ژینگە بەپلەیەک بۆ سەرمایەداری مەیدانێکی یاخود زەویەکی خۆڕایی و بەلاشە بۆ کارتێداکردن لە ئاینەوە هات یعنی ئەگەر بڵێن با بە عەقلێتە ئاینیەکە مەسیحە دەڵێکە ئەمە دەستکەوتێکی خواییە و خۆڕاییە بۆ مرۆڤ لە سەروی زەویەوەیە سەرمایەداری ئەمەی قۆستۆتەوە بەڵێ بەرەمێنانی قازانج گرنگترە لە گرنگیدان بە زەوی و بە ژینگە ئێوە بەرهەم بێنن overproduction بکەن زیادە بەرهەم بێنن بەبێ ئەوەی دەرسەیری دەرەنجامەکانی گۆڕانکاری توێژاڵی زەوی بکەن بەرهەم بێنن بە خێرایی تیشکی خۆر بەرهەم بێنن قازانج کەڵەکە بکەن ئەوەی گرنگە کەڵەکەکردنی قازانجە هەتا ئەم چەند ساڵی ڕابردوو مرۆڤایەتیش بە تەواوی لێ وشیار نەبوو بەڵام یەکەم سەرهەڵدانی بە وەکو شایەت حاڵ بۆ مێژووی مرۆڤایەتی بیڵێن یەکەم سەرهەڵدانی وشیاری گەشەی وشیاری بەرامبەر بە گۆڕانی زەوی بە گۆڕانی ژینگە بە گۆڕانی سروشت و تێکچوونی بەرگە هەوای ئۆزۆن و یاخود گۆڕانی کەشوهەوا لە سەدەستی مارکسیستەکان دەستی پێکرد هەر لەبەر ئەوەشە کۆی سەرۆکە ڕاستڕەوەکانی دنیا لە ناو دوایین مۆدێلی سەرمایەداری کە نیۆلیبرالیزمە دۆناڵد ترامپە بۆلسۆنارۆی ڤیکتۆر ئۆربانە ماتیۆ سالڤینی لە ئیتالیا ڕاستڕەوەکانی ئەڵمانیا ڕاستڕەوەکانی کۆی ئەوروپا و جیهان کۆکردن لەسەر ئەوەی کە نکوڵیان لەوە دەکردن گۆڕانی کەشوهەوا یان ژینگە بوونی نییە بەڵکو ئەمە پلۆتێک و پیلانگەڕێکی مارکسیستەکانە بۆ کۆتایی هێنان بە شارسانەتی سەرمایەداری بەڵام ئەمڕۆ بەری کەوتین هەمومان بە جەسە و خوێن و ئێسقان ڕۆژانە ئەزمموی دەکەین زۆر باشە هاوڕێ پێشڕەو هەر لە پەیوەند بە سووتانی دارستانەکان لە تورکیا لە کوردستان کوردزمانان بە گشتی دیاردەیەکە بیرا کە هەندێک کەس خۆشحاڵیان دەرەبڕی بۆ کارەساتە بەوەی کە مادەم تورکیا دوژمنی کووردا ئەمە زیانێکە بە تورکیا و بە دوژمنی کورد ئەم جۆرە خۆشحاڵیت چۆن نەبینیت خۆی دوو ڕەهن لە پشتی ئەو خۆشحاڵیەوە هەیە خۆشحاڵیەکیان خۆشحاڵیەکی سادەکارانەی مرۆڤی ناسیاسی نەخوێندەواری بێ ئاگایە لە گۆڕانکاریەکانی جیهان تۆ ناتوانانی ئەو مرۆڤە بە پلەیەک سەرزەنشتکەی بەوەی کە
بەڵێ دوژمنی سروشتە، دوژمنی بەشەریەتە، دوژمنی کۆمەڵگای مرۆیە، بەڵکو مرۆڤێکە بە درێژایی مێژوو سەم و جەوری دەوڵەت و ڕژێمە یەک لە دوای یەکەکانی لەسەر بووە، نکوڵی لێکراوە، تاکێکە ڕووی کردوتە وڵاتێکی وەکو ئێران، تورکیا یان پێشتر لە وڵاتانی عەرەبی هەمیشە وەکو دوژمن سیرکراوە، وەکو زیادەیە کە دەبێتە بەربەست لە بەردەم گەشەی ناسیۆنالیزمی لە ناو دوو کەوانەیە پاقژی ئەم گەلە ئەم نەتەوە باڵا دەستە بۆتە هۆکاریەوەی کە بە بەردەوامی سوکایەتی بەو کەسانە بکرێت کە خۆیان بە شوناسی کوردبوونەوە دەبەستنەوە. ئەمە لەلایەک دەکرێت ئێمە بڵێین بەشێکی زۆری ئەمانەی خۆشحاڵی خۆیان دەربڕیوە بەرامبەر بەم حاڵەتە لە نەزانیەوە هاتووە. من دەتوانم پاساوی ئەوە بێنمەوە تەنانەت لە هاوڕێ بەشێک لە هاوڕێ شخصیەکانی خۆشم کە گومانم نییە لەوەی مرۆڤ نین بە ئایدۆلۆژیای فاشیزم پەروەردە بوو بێتن بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم یاخود ئەو کوردایەتیە سەقەتەی بەڕێوەی دەبن و بۆتە لە 30 ساڵی ڕابردوودا تاکو کۆی کۆمەڵگای کوردیان پێ سەرکوت کردو پێچەستاندۆتەوە بۆتە بیانوویەکیش بۆ کەڵەکەکردنی دڕندانە و وەحشیانەی سەرمایە لە کوردستان لە دەستی کەمینەیەکی جوود بنەماڵەکە کۆمەڵێک گوردە بنەماڵی دیکەش هاتوونەتە پاڵیەوە. ئەمە لە یەکێکە لە سادە لەوحییان لە نەفامی کاڵفامیەوە هاتووە، ئەوی دیکەیان لە ئایدۆلۆژیایەکی مەترسیدارەوە هاتووە کە ناسیۆنالیزم خۆراکی پێدا کە زۆر بەڕاشکاوی لە پرسی ژینگە و کارەساتی ژینگە تێدەگا، بەڵام بۆی گرنگ نییە. ئەوەی بۆی گرنگە بۆ نمونە لەوە تێناگا کە گۆڕانی ئیکۆسیستم یاخۆ تێکچوونی ژینگە بە تاقی تەنها بریتینە لەوەی کە تەنها تورکیا وەکو وڵاتێک دەسووتێ دارستانەکانی و لە ناو دەچێ و هەتا دوایی ئەو بۆی گرنگ نییە، چونکە وەکو باسم کرد ئەم جۆرە فۆرمە لە ناو فۆرمێکی دڕندەی سەرمایەداریەوە هاتووە کە ڕەتی هەیە بەوەی لە خاڵی یەکەمدا لە پرسیار یەکەمدا باسم کرد. هیچ بۆی گرنگ نییە زەوی و ژینگە و ژیانی مرۆڤ چەند تێک دەچێت، گرنگ ئەوەیە ئەو فۆرمەی کەڵەکەکردنی قازانجا لە ناسیۆنالیزمی کوردیدا ئەم جوود بنەماڵەیە بە وردە بنەماڵەکانی تەنیشتیشەوە بۆ مەرامە ئایدۆلۆژی ئیقتصادیەکانی خۆیان خەریکن ئەم کارە بەڕێوە دەبن و خۆراکیشی پێدەدەن بە بەردەوامی. لەگەڵ ئەوەشدا هیچ کێشیان نییە لەوەی کە ئایا فاشیزم دەتوانێت بە فاشیزم وەڵام بدرێتەوە، بەڵێ بایەمەش فاشیزمی مادەم تورکیا فاشیستە. هیچ گومان لەوەدا نیە نظامی تورکیا ئەم نظامە سیاسی لە 100 ساڵی ڕابردوودا تا ئەمڕۆ حکم دەکات لە تورکیا، بریتە لە نظامێک، لە سیستمێک، لە ڕژێمێک قوڵ لەسەر بنەمای فاشیزمی مۆدێرن کە لە ناو دەوڵەتی مۆدێرندا دروست بووە، هەروەها لەسەر بنەمای ڕاسیزمێکی دڕندە بەرامبەر بە مرۆڤێک کە تورک نییە، مرۆڤێک بە تورکی بیر ناکاتەوە، بە تورکی قسە ناکە، نایە بە تورکی بژی، نایە بە تورکی قسەکە، قوڵ بە ناو ڕاسیزمدا چۆتە خوارەوە. من بڕوام وایە لە دوای ڕاسیزمی هیتلەر لە مێژووی ئەمڕۆی بەشەریدا فاشیزمەکەی تورکیا لە مۆسۆلینی وەکو دەوڵەت مقدسکردنی دەوڵەتی تورکی وەریان گرتووە کە ئەم دەوڵەتی ئیتاڵی مقدس دەکات، خود ئیمپراتۆریەتی ڕۆمانی، ئەمیش ئیمپراتۆریەتی عوسمانی. ئەمە تا ئەستێک ئەو بریتە لە خەسڵەکانی فاشیزم لە ناو مۆدێلی دەوڵەتی تورکیادا. ئەوی تری دەمێنێتەوە ڕاسیزم کە لە هیتلەر وەریگرتووە، بۆ ئەم جوولەکە و مارکسیستەکان دوژمن بوون، بۆ ئەم کورد و ئەرمەنەکان دوژمنن، دوژمنی دامەزراندنی ڕەگەزی پاکی جوانی تورکی. کەواتە گومان لەوەدانە، بەڵام ئێمە دەبێت لەوە تێبگەین ئیکۆسیستم گەورەترە لە ڕژێمی تورکیا. 100 ساڵە تورکیا هەیە، بەڵام ملیۆنان ساڵە ئەو ئیکۆسیستمە هەیە. لە ماوەی 70 ساڵدا خەریکە کۆی ئیکۆسیستمی بەشەری تێک دەچێت، مرۆڤیش بێباکە بەرامبەری. ئەم ڕکاردانەوەی بەشێکی زۆر لە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم کە دیسان ڕەبتێکی بچووکیشی بەو حاڵەتە ئاینیەوە هەیە کە لەگەڵ کۆرۆنا ڤایرۆس سەری هەڵدا مسلمان ئیسلامیە فەناتیکە ئیسلامیەکان یاخود فەندەمێنتالیستەکان گوتیان کۆرۆنا ڤایرۆس جوندی خوایە بۆ دژی چینیەکان هاتووە، تۆڵەی خوایە لە چینیەکان چونکە مسلمانانی ئویغوری سەرکوت کردووە. ئێستاش بە هەمان لۆژیک ناسیۆنالیستە کوردەکان بیر دەکەنەوە ئەم ئاگرە خوا ناردوێتی جوندی خوایە دژی ئەردۆغان و دژی تورکەکان بۆ تۆڵەکردنەوەی کوردی. ئەمە ڕێگی لە ناو فاشیزمدا هەیە. وەکو باسم کرد بەشێکی زۆری لە ڕووی سایکۆلۆژیەوە کاردانەوەیە، کاڵفامانەیە، دەکرێت ئەمە پەروەردە بکرێتەوە، بەڵام بەشێکی بە دیاری کراوی بەڕاشکاوی لە ناو مۆدێلێکی نوێی تیۆریزەکراوی فاشیزمدا دێت. هەڵبەتە لە بەرامبەریشە شەپۆلێکی فراوانیش هەبوو کە لە دژی ئەم دەربڕین و خۆشحاڵیە بوون و جیاکاریان کرد لە نێوانی بەها ئینسانیەکان و ژینگە لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا. ئەم بەرێ و ئەم هەڵوێستە چۆنە بینیت؟ ئەم بەرەیە خۆی گرنگە گەشە بکە، لە کاتدا گرنگە گەشە بکە ئەوەیە کە تێبگات بەرەی ئەنتی فاشیزم ئەمڕۆ لە دنیا دەتوانێت بۆ نمونە ئەم
لە ئاستی دنیادا لە ئاستی گلۆبالدا دەتوانێت ئەم هەلە بقۆزێتەوە بۆ لێدان لە ڕژێمی فاشستی تورکیا چونکە هیچ گومان لەوەدا نییە ڕژێمی فاشستی تورکیا هیچ ڕێزی ژینگە ناگرێ هیچ بۆی گرنگ نییە ئەو بەشەی کە ژینگە و زەوی زار جوان دەکات لە لای خۆی ڕێزی دەگرێت بۆ ڕاهێن بۆ کێشکردنی سەرنجی گەشتیارانە پارەکەی بدا بە چەک و جەنگەکانی خۆی پێبڕەوە بەر هەر ئەوەی کە دنیا لە کۆڵینەوەکان دۆکۆمنتەکان دەریاخ هیچ تەنانەت تیارەیەکی ئاگر کوژێنەوەی نییە بەڵکو نازانم 46 تیارەی جەنگی هەیە بۆین ئەمە دەری دەخات کە تورکیا ڕژێمێکی ئەنتی سروشتە هیچ گومان لەوەدا نییە بۆیە ئەو کوردانش کە کوردی پێشکەوت و خواز بوون لە ئاستی دنیا دەیانتوانی وەک چۆن ئێستا ئەم خەباتە گەورەیە لە دژی بۆلسۆنارۆ ژایر بۆلسۆناڕۆی سەرۆکی بەرازیل لە ئاستی دنیادا بەڕێوەیە کە بەشێکی گەورەی لە هاتنی بۆ سەردەسەڵات بەشێکی گەورەی دارستانی ئەمازۆن لە ناوچوو ئەمە بۆتە بێعتیبارکردنی گەورەی بۆلسۆنارۆ تەنانەت یەکێک لەو هۆکارانی دۆناڵد ترەمپیشی لە دەسەڵات خست لە هەڵبژاردن نەتوانێت دەربچێتەوە هۆکاری ئەوە یەکێک لەو خاڵانە کە ئەگەر بە وردی بچینە ناو گەشەی بزوتنەوەکە لە ئەمریکا کشانەوەی دۆناڵد ترەمپ بوو لە ئەگریمنتی پاریس لە کۆڕبەندی پاریس بۆ پاراستنی ژینگە ئەمە وا دەکات ئێستا بەپێی هەمووی کۆی داتاکانیش بەپێی سەرژمێریانەی کە لە بەرازیلەوە دێن بۆلسۆنارۆ لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا دەرناچێتەوە و هەروەها ئەگەر دادگایەکی عادیلانەی مرۆیشدا بندرێ بۆلسۆنارۆ دەخرێتە بەردەم دادگایەکی زۆر تاوانبارانەوە بە لەناوبردننی دارستانەکانی ئەمازۆن ئەو بەرەی کە خۆشحاڵە بە لەناوبردننی دارستان و بە سەوزایی سروش لەوە تێناگا کە تەنانەت لە ناوچوونی بەشێکی دارستانی ئەمازۆن کە تەنها ناوچەی دابینکردنی هەوای پاقژی ئۆکسجینە بۆ کۆی مرۆڤایەتی بەبێ جیاوازی کە تێکچێ ژیانی گوندنشینێک لە کوردستان لە شارباژێر و لە شارە زور و لە کوی گوندەکانی کوردستانی شتێک دەچێت پێویستە ئێمە هەمومان ئەنتی فاشیستەکان یەکسان ئەگەر بمانەوێت تورکیا تەنانەت دەو ڕژێمە دڕندە جەنگخوازە ئیمپریالیستە نیۆ عوسمانیە فاشیست ڕایسستە دابماڵین پێویستە بچینە پاڵ بەرەی چالاکوانانی پاراستنی ژینگە کە ئەمڕۆ دژی سەرمایه‌داری دژی بیری ڕاستڕەوی دژی فاشی هاتنەوەی فاشیزم بۆ دەسەڵات لە ئاستی دنیادا دەجەنگن پێویست ئێمە بچینە پاڵ ئەم بزوتنەوەیە ئابەم شێوەیە دەتوانین لە دڕندەیی دەوڵەتی تورکیاش کەم بکەینەوە هەروەها سنوورێکی گەورەش بۆ ڕژێمی تورکیا دابنین ئەو خۆشحاڵی کوردانەی بەرامبەر بە سووتانی دارستانەکان دەریان بڕی ئێستا بۆتە بیانوویەک لە میدیای تورکیدا تەنانەت پێم خۆشە لێرە بینەرانی کورد ئاگاداری ئەوە بن تەنانەت بۆتە هۆکارێک من بەپێی میدیاکانی تورکیا زیاتر لە 10 ملیۆن پۆستی فەیسبووکی سوشیال میدیا کۆکراوەتەوە تەرجەمەی زمانی ئینگلیزی و ئەڵمانی و تورکی و هەموو ئەمانە کراوە خۆشحاڵبوونی کوردەکان وەکو هۆکارێک بیانوویەک بۆ تاوانبارکردنی کورد لە سووتاندنی ئەم دارستانانە دەزانن ئەگەر هەتە تەنانەت سیاسەتمەدارێکی ڕووسی دوێنە شەو قسەی کرد کە نازانم گروپی هەڵۆ چیاکانی هەڵۆ چێوەک پێچێت گروپێکی دروستکراوی میتی تورکی خۆی بێت لە واقعدا لەوە ناچێت بوونی هەبێت کە گوایە ئەوان بەرپرسیارەتی خۆیان لە سووتاندنی دارستانەکان دەربڕیوە کوردیشن ئەم گروپە خۆشحاڵی کوردەکانیش لە ئاستی گشتیدا بۆتە هۆکارێک ئەوەی کە تورکیا بتوانێت بۆ پەرەپێدانی زیاتر بە فاشیزمەکەی خۆی ئیمپریالیزمەکەی جەنگ خوازیەکەی فراوان خوازیەکەی بەکاری بێنێ هەربێت و تورکیا یان تورکیای ئەردۆغانی ئەمڕۆ سەرکەوتوو بێ لەوەدا خەباتی کوردیش تەنانەت با کوردەکان تێبگەن خەباتی کوردیش بۆ 200 ساڵ دەهێنێتە دواوە تۆ لە بری ئەوەی خۆشحاڵبی بەرامبەر بە سووتانی دارستانەکانی تورکیا کە بەشێکە لە ئیکۆسیستمی تۆ بچیتە پاڵ بزوتنەوەیەکەوە کە دژی ئەردۆغان و بۆلسۆنارۆ و ترەمپ و کۆی بزوتنەوەی سەرمایه‌داری دەوەستێتەوە ئەمڕۆ تۆ لێرەدا دەتوانی سەرکەوتوبی و بەرەی ئەنتی فاشیزمیش بەهێزکەی من خۆشحاڵم بەوەی بەڵێ لە کوردستانیشدا ئەو شیاریە دروست بووە بە یەکسان کە ئێستا ئەو تێدەگات کە ئیکۆسیستم تێکچوونی ئیکۆسیستم سەرهەڵدانی ئیکۆفاشیزمە ئەم بەرەی ناسیۆنالیزم فاشیزمەی کوردی بەرەی ئەنتی فاشیزم بۆ تۆمەتبار دەکات کە گوایە وەک دەڵێن دەنگۆی ئەوە تورکیا هات دارستانەکانی کوردستانی بڕیەوە و دارەکانی هەرێمی کوردستانی برد و کەس قسەی نەکرد تورکیا دارەکانی عەفرین و زەیتونەکانی لەناو برد کەس قسەی نەکرد ئەمە ڕاست نییە بڕینەوەی دارەکان جگە لەوەی کە تورکیا بەڕەسمی ڕاگەیاندە دارانەمان لە هەرێمی کوردستان کڕیوە پێویستە خەباتگێڕانی کورد بچن بەر لەوەی یەخەی تورکیا بگرن یەخەی دەسەڵاتدارانی ناوخۆی چەتەگەری ناوخۆی خۆیان بگرن بڵێنە دارانەتان بەکوێ فرۆشتووە ئەمە مافی ئیکۆسیستمی ئێمەیە ئەمە لەلایەک دوو
بێگومان میدیای باڵادەستی کوردی لە ژێر ئەم هەژمونە ناسیۆنالیزم خێڵەکی جوود بنەماڵە بە بنەماڵە وردەکانی دیکەوە ڕێگانادا ئەو کۆی خەباتە جیهانیە کە بەرامبەر بۆ پاراستنی ژینگەی عەفرین و کۆبانەی لە ئارادا بووە لە کۆی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و تەنانەت وڵاتانی غەربیش نەیبینیوە ئەمە دێ یەکسەر فۆرمولایەک داڕشتەیەکی حازر بەدەست ئامادە دەکا ئێوە خۆشحاڵ بوون بە سوتاندنی دارەکانی هەرێمی کوردستان و عەفرین بەڵام ناخۆشحاڵن بە سوتانی دارستانەکانی تورکیا تێناگە کە لە ئاستی دنیادا ببوورە لەبەرەوەی کاتمان کەم ماوە دواپرسیارمانەوەیە کە بۆ ئەوەی کۆمەڵگا بەرەو تێڕوانینی مرۆڤ دۆستانە و یەکسانی خوازانە بڕوات و خۆشحاڵی لە بەرامبەر کارەساتی لەم چەشنەیە کەم بێتەوە یاخود هەر نەبێت چی بکرێ باشە چی ئەخوازێت لەلایەکەوەکو بە زۆر بە کورتی بە یەک دوو دێر هەوڵ دەدەم کۆتایی پێبێنم لەلایەکەوە من بەوەدا خۆشحاڵ نیم کە دارستانەکانی سووتە دارستانی هەر شوێنێکی من ئاو لە چاوم دێکە دەبینم دارستانی ئەمازۆن بەشێکی گەورەی لە ناوچووە بەڵام لەلایەکیشەوە خۆشحاڵم بەوەی کە ئەم ڕووداوە پرسی ئیکۆسیستمی لە کوردستاندا زەق کردەوە هەم بەلایەنگرانی بەرگریکارانی ئیکۆسیستم و هەمیش ئەوانەی کە خۆشحاڵن بە سوتانی دارستانەکانی تورکیا ئێستا ئەمە بوو بە تێما تەواو لە کوردستاندا بوو بە بابەتێکی سەرەکی کە خەڵک ئیتر ناچارە حەزبکە بە سروش لە ناو بچێ یاخود حەزکە سروش بپارێزێت بۆتە تێمایەک ئێستا ناچارە ئیجبارە بەوەی بیری لێ بکاتەوە ڕوبەڕووی ببێتەوە ئەمە دەرفەتێکی زۆر باشە چالاگوانانی پێشکەوت و خواز و دیموکراسی خواز و چەپ و سۆسیالیست و مارکسیست بە هاوبەشی بە یەکسانی پرسی ئیکۆسیستم لە ناوخۆی کوردستانیشدا بکەنە پرسێکی زۆر جددی چونکە تا چەند ساڵی داهاتوو ئەم بزوتنەوەی کە لە گەشە سندندا بزوتنەوەی پاراستنی زەوی کۆتایی بە بەرەمهێنان و بەکاربردننی سوتەمەنیە گازی و نەوتیەکان و گازی سروشتەکان دەهێنە بە بێگومانیش تا چەند ساڵی داهاتوو کۆتایی پێدێ قوربانی هەرە گەورەی کوردست لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من حەزەکەم لە ئێستاوە بیڵێم لە 10 ساڵی داهاتوودا لە کارەساتی ئەنفال و تەنانەت هەڵەبجە و جینۆسایدەکانی دیکەش مەترسیدارتر یەکە بە یەکە ڕۆبەڕووی گەورەترین برسێتی لە مێژوودا دەبنەوە چونکە نەوت هیچ قیمەتی نامێنێ دەبێت لە ئێستاوە خەباتێکی هاوبەش بەڕێوە بەرن بۆ ناچارکردن یاخود لێدان لەو نظامە گەندەڵە خراپە ترسناکەی لە هەرێمی کوردستان باڵا دەستە پشتی بە دزینی نەوت بە تاڵانبردننی سامانی ژێرزەوی کردووە ناچارێکن دەبێت ئەم سیستەمە لە بنەڕەتەوە بگۆڕە پێویستیش پێ قسە هەڵدانی یەک بزوتنەوەی جەماوەری کۆمەڵایەتی سەرتاسەری هەیە لە کوردستاندا چالاکەوانی کۆمۆنیست زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا بینەرانی ئازیز و چانێک و پاشان هاوکارم بنار مستەفا لەسەر کێشمەکێش و ململانەکانی نێویکێتی چاوپێکەوتنیە بێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود لەگەڵمان بمێنەوە لە لارمنیشەوە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیزی پێشەم تیڤ هەروەک هاوکارم لا سەرەتادا ئاماژەی پێداکە سەبارەت بە و ململانێ و کێشمەکێشەی لە نێوان ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دیاریکراویش لە نێو هاوسەرۆکەکاندا هەیە گفتوگویەکمان دەبێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە عەبدوڵڵا مەحموود ئەم کاتت باش و سپاس کە توانیت ئەم دەرفەتە بڕەخسێنیت بۆمان بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەی لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئارادایە ئێستا ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە دوو جەمسەر لە بەرامبەر یەکدا بەریان گرتووە لایەک بە کودەتا ناوی دەبات لایەک بە چاکسازی ناوی دەبات لەسەر ئەم ئیدعایانیان بەڵگەی جۆرا و جۆر لە میدیاکان و لە سۆسیال میدیا بە دیاریکراوی بڵاو دەکەنەوە بۆچوونی ئێوە چییە کامێک لەم بەرەیە لەسەر حەقا ئایا قسە لەسەر چاکسازیە یاخود کودەتایە بەڵێ سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان
ئەوەی کە لە نێوی چێتی نیشتیمانی کوردستان ڕوودەدا دیارە ڕووداوێکی تازە نییە هەر لەو کاتەوە کە جەلال تاالبانی وەکو کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەیدانی سیاسی بەهۆی نەخۆشیەوە دوور دەکەوێتەوە دواتر دەمرێت لەو کاتەوە کێشمێکی نوێ بۆ جێگرتنەوەی جێگەی جەلال تاالبانی لە نێوی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەست پێ دەکات و ئەو کێشمە لە درێژەی خۆیدا بەوە دەگا کە چونکە بە شوێنێکی دیاریکراو ناگا بەوە دەگا کە بێن ئەلگۆیەکی نوێ بۆ پرسی ڕابەرایەتی بۆ پرسی جێگرتنەوەی جەلال تاالبانی جێبخەن ئەویش ئەوەیە کە دێن مەسەلەی پرسی هاوسەرۆکی دێنن کە دوو کەسە هێنن دیارە بە کەڵک وەرگرتن لە ئەزمموی یەپەگە و پەکەکە بە دیاریکراوی ئەمان دەکەن دوو هاوسەرۆک پێک دێنن بەڵام ئەم دوو هاوسەرۆکەش ناتوانن نە پرۆژێکیان هەیە بۆ ئایندەی سیاسی کوردستان لەسەر ساحەی سیاسی کوردستاندا نە ئەو تواناییان هەیە کە هیچ کامیان ببێتە قوت بێت کە بتوانێت ناکۆژەکانی ناوخۆی هەتا ئیدارە بکە بۆیە سەرنجام لەگەڵ قوڵبوونەوەی کێشەکاندا دەگا بەوەی کە ئەم دوو هاوسەرۆکە لە بەرامبەر یەکدا بوەستنەوە طبعاً بەڵام نەوعی وەستانەوەکەیان کە ئەوەی کە ئەمان وەستاونەتەوە ئەم ڕوبەڕووبوونەوەی کە لە بەرامبەر یەکدەدا کردووە یەکێکیان پێ دەڵێ ناو چاکسازی یەکیان پێ دەڵێ کودەتا تا ئەوەندەی بەوەی دەگەڕێتەوە کە بڵێ لەسەر حەق کەس سەر حەق نییە هیچیان لەسەر حەق نیت هیچ کامێکیان پرۆژێکی نەهێناوە کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە بێت پرۆژێک بە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە بێ بە خواستەکانی خەڵکی کوردستانەوە بێ بە پرسێکی دیاریکراوە بێ کە خەڵکی کوردستان تووشی دەیان کێشەیە پرسی موچە هەیە مەسەلی لێبڕینی موچە هەیە ئایندەی سیاسی کوردستان هەیە پەیوەندی هەرێم بە بەغداوە هەیە ململانی خۆی لە نێو هەرێمدا هەیە لە نێو هەموو ئەوانەدا خۆ هیچ کامێک لەو هاوسەرۆکانە هیچ پرۆژێکی سیاسیان بۆ هیچ کامێک لەو مەسەلانە پێ نەبووە تا ئەوەی کە بڵێ جا لایەنیان لەسەر حەقا و خەڵک دەبێت پشتیوانی لەلایەکیان بکە لەبەر ئەمە هیچ کامێکیان ئەویان نەبووە لەوەش واوەتر بەپێی خودی دانپیانانی خۆیان ئەو ململانەیەکە ئێستا لە نێوان ئەو دوو هاوسەرۆکەدایە ململانەیەکی مافیاییە بەپێی قسەی خۆیان تۆ تەماشاکە خۆیان دەڵێن سەرانە سندن چوونە سەرماڵان ڕفاندن ئەمانە پارە بە زۆر لە خەڵک سندن ئەمانە هەموو ئەمانە کردەوەی مافیایین کردەوەی مافیایی ئەوە کرد لە دوای هەشتی تەمووزەوە ئەمانەی تر کۆتاییان دێت لە هەژدەی تەمووزەوە لە دوای هەشتی تەمووزەوەی کە ڕوودەدات ئەوەی کە بانگەشەی چاکسازی دەکات لە ژێر ناوی چاکسازیدا ڕیاکاریەکی بێشەرمانەیە لەبەر ئەوەی کە ئەگەر مەسەلەی چاکسازی بێ بۆ تەسفیەگرتن دەگرێتە بەر هەموو ئەوانەی کە تا ئێستا کراوە تەسفیەی بۆ تەسفیەی باڵەکەی کێیە لە هەر ئێستا دەرکردن گواستنەوە لە نێو ڕیزەکانیان نەدەستی پێ کردووە ئەو هێزش ئەو لایەنە دەیکا کە بە نێوی چاکسازیەوە هاتۆتە مەیدان دەیەوێت ئەو کارە بکە بەڵام بەڕاستی چاکسازی لە ئاستی کۆمەلگادا پەیوەندیەکی هەیە لەگەڵ ئەو چاکسازی ئەمان لە شەڕی نێوان دوو هاوسەرۆکدا خەریکن دەیکەن وە دەست دەبن بۆ گرتن و ڕاوەدونانی لایەنگرانیان ئەمە چاکسازی نیە چاکسازی ئەوەیە کە دیارە ئەمان ناتوانن بیکەن بەڵام چاکسازی دروست ئەوەیە کە بێن لەو هەموو دزی تاڵانی 30 ساڵە دەکرێت بۆ لەو هەموو ماوەدا یەک بەرپرسیان گرتبە ئەوەی کە ئێستا یەکسەر هیچ کامێک لەوانە ڕوونادا تاوانبارێک و دەستن بە خوێنێک نابرێتە بەردەدادگا بکوژی هیچ تیرۆرەکان نادۆزرێتەوە هیچ کامێک لەوانە بەڵام ڕێک باز دەدا بۆ سەری هاوسەرۆکێکی کە و بازگەدا دەندرێ بۆ ئەوەی لایەنگرانی قوتبێک لایەنگرانی قوتبەکەی کە بگرێت لە ڕێگەی هێزی چەکەوە و بەبێ گەڕانەوە بۆ هیچ ئۆرگانێکی حیزبی و بەبێ هیچ شتێک ئەمە پێ ناڵێن چاکسازی خەڵک زۆر شت هەیە بۆ ئەوەی چاکسازی بکە دابینکردنی ئاو دابینکردنی کارەبا دابینکردنی خزمەت گوزاریەکان دابینکردنی سوتەمەنی دابینکردنی موچە لە کاتی خۆی بردنەسەری موچە کەمکردنەوەی ئەو هەموو تاڵانەی کە لە ژێر سەرپەرشتی و بە ئاگاداری هاوسەرۆکەکان لە سنوورەکاندا بەڕێوەرەچێت و شەوانە چەندین ملیۆن دلار دەبرێت لەوانە بەوانە دەکرێت ئارز بۆ ئەوانە دەبن بێگومان نایبن لەبەرەوەی ئەمە
ئەمانەی کە پەیوەندی بە قوتی خەڵکی کوردستانەوە هەیە بە چاکسازی واقعیە هەیە ئەمان دەستی بۆ نابن و ئەگەر دەستی بۆ ببەن من پێم وایە پایەکانی دەسەڵاتدارەتی خۆیان دەڕمێت بۆ ێرز بۆ ئەوە نابن ئەوەی کە دەستی دەبەرە من لە ململانی نێوان خۆیاندا بە شێوەیەکی مافیایی تەنانەت بە زۆرێک خەریکن ئەم کارە دەکەن تۆ تەماشایکە ئەو هەموو وەسئیەتە هەیە لەو هەموو ئۆرگان و ناوەند و سەرکردایەتی و مەکتەب سیاسی و ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی یەک کەس ناتوانێت قسە بکە بۆ نە قسە ناکەن خۆ ئەگەر بەشێکی لەمانەی کە بێدەنگن لە بەرامبەر ئەوەدا بەشێکی پەیوەندی بەوەیە کە دەزانن ئەمە شەڕی مافیاکاناتە لەنێو خودی یەکێتی ئەمە دەزانن ئەمە لایەنێکە لایەنێکی ڕاستە بەشێکی چاوەڕوانی ئەوەم بزانن کامیان بەلایەکدا دەکەوێت بەڵام لایەنێکیەوەیە ترسە لە خودی ئەم مافیانە کە بۆ ئەوان بەرێ و تەنانەت گوێیان پێنادەن تەنانەت حتا لە هیچ ئۆرگانێکی بەسەر ئۆرگانە ڕسمیەکانی خودی خۆیان داوای کە خۆیان بڕیاریان لێداوە مەکتەب سیاسی ئەنجومەنی سەرکردایەتی چیچی تا دوایی ئەوانە حساب بۆ ئەوانە هەر ناکەن خۆیان بە اعتیمادکردن بە هێزی چەکدار کە هەیەیانەوە بە داهاتێک کە دەستیان بەسەرداگرتووە خەریکی تەسویە یەکترن بێ ئەوەی دوور و نزیک پەیوەندی بە چاکسازیەوە هەبێ یا بە هەر ئاڵوگۆڕێکی باش بۆ ژیانی خەڵک بە پێچەوانەوە ئاسەوارەکانی خەتەرە دانانی ئەو هەموو بازگەیە بۆ لە هەشتی تەمموزەوە دەست پێیەکە بۆ پێشتر دەستی پێ نەکرد ئەگەر قەرار چاکسازی بکرێت یعنی چێ دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر کامێک لەو قوتبانەی گرتووە پێشتر و پێش هەشتی تەمموز بچێ پرسی مەسەلەی چێکی بێمۆڵەت و سیارەی جامڕەش و چیچی دەست بۆ بەرێ بۆ لەو کاتەوە دەست پێ دەکا کە بە بڕیاری قەرەقوشی و مافیایی یەکێک بە یەکێکەڵە تۆ تاوانباری باشە ئەگەر تاوانبار هەتا مامەڵەیان لەگەڵ مەسەلەی تاوانیش دیسان مافیاییە کەسێک کە تاوانبارە نابێ تاوانبارە ئەبێ لە ڕێگەی یاساوە بانجیکەی بۆ بەردەم دادگان نەک بڵێ بڕۆ کوردستان بەجێ بێڵا بە پێچەوانەوە تەنان لە هەموو خۆشە دواتر بینە سەر ئاکامەکانی زیاتر قسە بکەین بەڵام ئەگەرچی لە قسەکانی خۆشتاندا هات کە لە دوای نەخۆشکەوتنی جەلال تاڵەبانی و دواتر لە ئەوەی کە ژیاندا نەماوە هەروەها ئەمریکا ئەمە بەڕێوەیە شەڕی نێوان مافیاکانە بەڵام پێم خۆش هەر وەکو پرسیارێکی دیاریکراویش بیکەم کە هۆکار چییە حیزبێکی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆنی سەوز شارێکی بەدەستە چەندین پۆستی حکومی هەیە هەم تا پۆستی سەرۆکۆماری هەیە لە حکوومەتی عێراقیدا و بە حکوومەتی هەرێمیشەوە چەندین پۆستی جۆراوجۆری هەیە بۆچی ڕوبەڕووی دۆخێکی لەم چەشنە دەبێتەوە و کە لە کاتێکیشدا قەرارە خۆیان بۆ هەڵبژاردننی ئۆکتۆبەر ئامادە بکەن بەڵێ بێگومان خودی ئەگە پرسیارەکە بەو زۆرەیە ینی ڕیشەی و کێشمە کێشمە چییە واقعیەتەکەی من پێم وایە ڕیشەی لە دوو خاڵی دیاری کراودایە خاڵی یەکەمیانەوەیە کە هێشتا جێگەگرتنەوەی تاڵەبانی بە خاڵی ماوەتەوە ئەمە یەکێکە لەو گرفتانی کە ئێستا هیچ کەسایەتیەک لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا جێگەی جەلال تاڵەبانی نەگرتوێتەوە کە بتوانێت کە متمانەی هەموو باڵ و لاباڵەکان و هەموو ئەو لق و خەتانێک کە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندایە کۆ بکاتەوە لە ژێر چەترێکدا ئەمە یەکێکە لە گرفتەکان یعنی بە معنایەش کە دەتوانم بڵێم کە گرفتی ڕابەری لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە تایبەتیش بە دوای دوورکەوتنەوەی جەلال تاڵەبانیدا یەکێکە لە گرفتە هەرە واقعیەکان ئەمە یەک بۆ گرفتی دووەم گرفتی سیاسیە گرفتی سیاسی بەو معنایەی هەر حیزبێکی سیاسی لە هەر کۆمەلگایەکدا وەختێک ئیدعای نەما وەختێک بانگەوازی نەما وەختێک پرۆژەی نەما وەختێک ئەجندای سیاسی دیار نەما ناچار دەبێتە حیزبێک کە دوای ڕووداوەکان کەوێ دەبێتە حیزبێک کە ببێتە پاشکۆ دەبێتە حیزبێکی سەر لێ شێوە و هەتا بە تایبەتی هێزێکی وەک یەکێتی تۆ تەماشا بکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک تۆ وتت لە پرسیارەکەتدا خۆی دەسەڵاتی زوونێکی سەوزی بەرەستەوەیە هێزی چەکداری بەرەستەوەی هێزی ئەمنی بەرەستەوەی هێزی ئیداری بەرەستەوەیە داهاتی بەرەستەوەیە لەو زۆنەدا بەڵام تەماشای کە لە بەرامبەر هەولێردا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەبینێ نەک تەنها وەک هێزێک دەرناکەوێ کە وەک هێزێکی دەسەڵات دەرناکەوێ کە خوازیار و تەماحی گەورەی هەیە و خۆی بە خاوەنی کۆمەڵگەی کوردستان دەزانێت بەڵکە بە پێچەوانەوە خەریکە لە زوونی سەوزیشدا ڕۆژ بە ڕۆژ کێرڤی بەرەو دابەزین دێ ڕۆژ بە ڕۆژ پێگەکەی لاواز دەبێ تەبعاً لەو کێشمە کێشمانەش کە دێتە پێشەوە لە زیانەکانی کە دەیکا هێز و لایەنیکە بەهرەبەرداری لێ دەکەن کەڵکی لێ وەردەکەن ئەوەندێکی دێتە دواوە
بە کورتەکەی کە کورتی کەمەوە ئەم دوو هۆکارەیە نەبوونی ڕەهبەرایەتی و نەبوونی پرۆژەی سیاسی و لە جێگەی ئەوەی کە خۆت لە ئەسڵدا دەسەڵاتت هەیە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەبینی و ئیدعایەکیشت بۆ کۆمەڵگەیانیە یعنی بۆ کۆمەڵگەی کوردستان هەموو کەس دەزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ قسەیەکی نییە تاکە شتێک لە دوای کۆنگرەوە کە ناویان نا کۆنگرەی نوێکردنەوە و کۆنگرەی تازەبوونەوە یەکێتی بێزگە لە یەک شت کە هێنایان مەسلەی لامەرکەزی بوو هیچ شتێکیان نهێناوە کەس نازانێت یەکێتی لە بەرامبەر بەغدا داوای چ دەکا لە بەرامبەر وڵاتانی ناوچەکە دەڵێت چی بۆ ئایندەی سیاسی کوردستان پرۆژەی چییە بۆ مەسلەی چاکسازی و نازانم ئەو مەسلە و گرفتانی لە نێو خۆی کۆمەڵگەی کوردستانداهان پرۆژەکەی کامەیە هیچ کامێک لەوانەیە نیە تەنها ئەم پرۆژەی لامەرکەزیان هێنا ئەویش بۆ ئەوە نەبوو کە ئیدارێکی باشتر یا خزمەتێکی باشتر لە زۆنی سەوز بکەن بە پێچەوانەوە ئەمە وەکو کارتێکی گوشار بەرەستیانەوە گرت بۆ ئەوەی کە پارتی ناچار بکەن بەوەی کە نەرمتر بێ لەگەڵیان پۆستی زیاتریان داتێ لە داهات زیاتر بەشیان پێبدا نەک بۆ شتێکشکە بەجیالەوە هیچ شتێکشکەی نەبوو ئەم دوو گرفتە بناغەیە وای کردووە کە هەمووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەم بە یەک دابدا هەمیش ڕۆژ بە ڕۆژ ببێتە پاشکۆی ڕووداوەکان و هاوکاتیش پێگەی بەرەو لاوازی بچێت چ لە ئاستی عراقدا چ لە ئاستی هەرێم و ناوچەکەشدا پێم خۆشە ئەگەر دەرفەت بوو دواتر لە بەرنمەیەکی ترە سەبارەت بەم پرۆژەی ئەحزابەکان و یەکێتی نیشتیمانێکی ئێستا بەنمونە هێناتانەوە دەرفەتمان بێ گفتوگۆی تر ئەنجام بدەین چونکە هەر لە ماوەی ڕابردوودا قوبات تاڵبانی پەیامێکی بڵاو کردەوە کە هەر قوباتەکەی جارانە و لە خزمەتی خەڵکیدا دەبێت وەرنە بۆ هەلی کار بۆ لاوان لە کوردستاندا بەڵام جارە نەچینە سەرە و تەوەرانە و گوتمەگەر دەرفەت بوو لە بەرنمەی تری پێشەنگ تیڤیدا میوانداری مەقبول بکەیت و بچینە سەری لەسەر ئەم منملانەی نێوان هاوسەرۆکەکان لێرە بەدواوە پێشبینی ئەکەن چی ڕوو بدات ئەو هاوسەرۆکەی کە پەراوێز خراوە ئامادە نیە کوردستان جێبێڵێت و ڕەنگە مقاومە بکات تەنانەت مەترسی پێکدادانی چەکداریش قسەیەکە کە ئەکرێت بە بۆچوونی ئێوە چی ڕوەدەدات لێرە بەدواوە من پێم وایە ئەوەی کە ڕوەدا ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەراو خراپترە بە پرسی هاوسەرۆکی بە یەکجاری تەمان ئەو کۆتایی هادەتوانین بڵێن بە یەکجاری فەشەلەکەی لە زمانی خۆیان و لە ئاستی ڕەهبەری و لە ئاستی خودی هاوسەرۆکەکان کۆتایی پێهات و مرد پرسی هاوسەرۆکی مرد کە دیار هەر پێشویش پرۆژێکی فاشل بوو بەڵام بە یەکجاری ئەم جارەی لە زمانی خۆیانەوە ئەم پرۆژەیە مرد دووەم شت ئەو ململانەیە من پێم وایە درێژە پەیدا دەکا ئەگەر مەوداکەی زۆر درێژ مەوداش نەبێ بەڵام تا ماوەیەکی کە ئەم ململانەیە هەر بەردەوام دەبێت و هەر کامێک لەو دوولایەنانە هەوڵی خۆیان دەدەن و هەر ئێستا ڕۆژانە دەیبینین لەلایەکەوە دادگا خەریکن دادگارە زۆڵێن ئەو دادگایکە قەت بۆ هیچ کەیسێک نەیان زۆڵاندووە بۆ هیچ شتێک نەیان زۆڵاندووە ئێستا خەریکن دادگا ئەزۆڵێنن ئەمجارە لە بەرامبەر خۆیاندا بۆیە من پێم وایە لێکترازانی زیاتر لە نێویکێتی نیشتیمانی کوردستاندا بەوجود دێ واستێنان پەرە دەستێنێ بێئومێدی زۆر زیاد دەکا پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەوز بە تایبەتی و لەسەر ئاستی هەرێم بە تایبەتی زیاتر دەچێتە دواوە بەجیا لەوانش فرسەتێک دەداتە دەرەوە ئەو وەسیەتێکی ئێستا هەیە کە بەشێک لەو باڵانە و باڵانەش باڵوشتانەی کە پێشتر هەبوون یا ئەو خەتانەی کە پێشتر لە نێویکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوون ئەوان زارش کە من پێم وایە سەر بەرز دەکەنەوە بە تایبەتیش دوای ئەو نەریتەی کە گرتیانە بەر بۆ تەسفیەکردنی ململانەی خۆیان وا دەکا کە هەر ململانەیەکی تەنانەت ناوخۆی نێویکێتی نیشتیمانی کوردستانیش ئەمجارە لە دەرەوەی ئۆرگانەکان لە دەرەوەی بڕیارەکانی هەتا خۆیان بە پشتبەستن بەهێزی چەک و یا خەڵکێک کە لە دەوریانە ببەنە پێشەوە بۆیە من پێم وایە ئەو ئایندەیەکی خراپ دەبێ و ململانەکە بەردەوام دەبێت جارش کە پرسی هاوسەرۆکی نایەتەوە جارێککە لە ئەو شێخزەنجی و لە بافڵ تاالبانی ناتوانن لە یەک ئاستی سەرکردایەتیدا بەیەکەوە کار بکەن ئیمکانی نیامە و دیارە احتیمالاتی کەش هەیە کە ئەو پەیوەندی بەو ڕووداوە بە خودی ڕووداوەکانەوەیە کە ئێستا دەگوزارێ ئایا بۆ نمونە ئەوەی کە تۆش باست کرد ینی احتیمالاتی زۆر هەیە احتیمالی دەستبردن بۆ چەکەیە احتیمالی ئەوە هەیە کە تەنانەت لە ڕێگەی زۆری چەکەوە
بچنە سەر لاهور شێخ زەنجی و احتیمالیەوە هەیە لاهور شێخ زەنجی کاردانەوە لە خۆی نیشاندا و زۆر شتیکە کە دیارە بێگومان وەسیەتەکەش بە زۆرێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانێک مادام دەسەڵاتە طبعا تەماحی وڵاتەکانی منتیقەشەیە تەماحی حزابی منتیقەشەیە کە دەیانەوێ لەسەر ڕۆژ بە ڕۆژ لاشە ئیفلاتبوونی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هێز بۆ خۆیان بگرن ئەمەش بۆ خۆی واقعیەتێکە ئەوەی کە زۆر موهیمە بە بۆچوونی من لە بەرامبەر وەسیەتەدا ئەوەیە کە بەرەی خەڵکی ئازادی خواز و کەسانی دڵسۆز و ئەحزابی سیاسی جددی خەمخۆری خەڵک ئەوەیە کە نەهێڵن ئەم کەشەلەوە زیاتر بەسەر شانی کۆمەڵگادا بێ بۆ نمونە میلیتاریزەکردنی شاری سلێمانی بە تایبەتی شاری سلێمانی و زۆنی سەوز بەگشتی یعنی میلیتاریزە کراوە دانانی دەیان بازگەی زۆرا زۆر لە ژێر ناوی بانگەشەی پڕوپوتی چاکسازی و جامڕەش و چیوچی چوونە سەر ماڵان دەرکردنی خەڵک و نانبڕینیان ینی هەتا وەک بەپێی هەندێک لەو قسە و باسانەی کە دەکرێت کە هەر ئێستا لەلایەنی تەرەفی بافڵ تاالبانیەوە ئەوانەی کە لە دەوروبەری لاهور شێخ زەنجین موچەیان براوە تا خواردنیان براوە باس لەوە دەکرێت کە بێگومان لە تەرەفی بەرامبەریشدا نمایش دەکرێت نمایشی هێزی چەکدار دەکرێت نمایشی کۆکردنەوەی خەڵک دەکرێت هەموو ئەوانە مەترسیان هەیە بۆیە هەرچی خەڵک و خەڵکی دڵسۆز و حیزب و لایەنی سیاسی جددیە کە نەهێڵن ئەمە بێ گوشاری جددی بێنن کە یەکێتی هەردوو لایەکە ناچاریان بکەن کە لە کێشمەکێشمی خۆیاندا دەست بۆ چەک نەبن هیچی کە دادگا سوک نەکەن هیچی کە دادوەرەکان بێ ئابڕوو نەکەن هیچی کە ترس و دڵە ڕاوچێ زاڵ نەبێ من پێم وایە ئەگەر گوشارێکیان لەسەر نەبێ بە تایبەتیش ئەگەر گوشاری لە خوارەوەی خەڵک و ئەحزابی سیاسی نەبێت بەڕاستی دۆخەکە لەوەرە چێ مەترسیدارتر بێ و احتیمالاتی زۆرە زۆر لەبەر پێت لە سەرڕێ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بۆم دەرفەتی پێداین زۆر سپاس بۆ ئێوە و هەر بژین ئازیزان وچانێکی تر دەدەین و پاشان هاوکارم سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و بەرەی بایکۆت گفتوگویەک لەگەڵ بەڕێز عادل ئەحمەد ئەنجام دەدات وچانێک و دەینەوە لاتە بینەرانی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بە دیاریکراویش ئەو بەرەی بایکۆتەی کە دامەزراوە لەگەڵ عادل ئەحمەد بەرپرسی ڕێکخراوی دەرەوەی حزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق سەباسمانە بێت. عادل ئەحمەد ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەیت لە بەرنامەکانمان. ئەم کاتەی ئێوەش باش هاوڕێ سوهام و هەروەها سڵاوم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتانەیە و زۆر سوپاسان شەکەم بۆم دەرفەتە بۆی لەسەر مەسەلەی بایکۆت قسەکەین. هاوڕێ عادل دوو مانگی تر بڕیارە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدرێت ئێوەش هەڵبەتێکتان دەست پێ کردو و داوای بایکۆت یاخود بەشداری نەکردنی خەڵکەکەن لە هەڵبژاردنەکانە ئەمە بۆ بایکۆت بۆچی؟ بەڵێ مەسەلەی هەڵبژاردن کە قەرارە لە مانگی 10 ئۆکتۆبەردا ساز بکرێن ڕاستێکی ئەم هەڵبژاردنە دوای هاتنە سەرکاری ڕئیس وزەرای مستەفا کازمی کە بە دوای ئینتیفازەی ئۆکتۆبەری 2019 هاتە سەرکار کە قەرار بوو لە خلالی ساڵێکە وعدەی هەڵبژاردننی کردبووانە ئەم هەڵبژاردنە نەتیجەی ئەو بڕیارە موقەتە بوو کە سەرۆک وەزیران کاتە سەر تەخت. ڕاستەکەی بۆچی ئێمە بایکۆتمان هەڵبژاردووانە خۆی بایکۆت جەماوەری خەڵکی عێراق و کوردستان
بایکۆتی هەڵبژاردننی کردووە لەباری عملیەوە ئەگەر سێریکی ڕاپەڕینی بەڵێ ئینتیفازەی 2019 بکەین کە خەڵک هاتە سەر جادا خەڵک بۆ داخوازەکانیان خەڵک بۆ لە ناوچوونی هەموو ئەو هێزانی کە لە دەسەڵاتان بە هەموو ئەحزابەکانەوە ئەوکو ئەو شعارەتانی کە ئەیاندا لە عێراقا ئەیانوت نابوار هەمووی ڕاستەکەیەوە بۆ خۆی نایەکی گەورە بوو بۆ خۆی بایکۆتێکی گەورە بوو بۆ هەموو ئەو ئەحزابە قەومی ملیشیاتانەی کە بە درێژ لە دوای 2023 لە حکومان بۆچی ئێمە ئەم جارش جارێکی تر بایکۆت مثلا کەمپینی بایکۆتمان بەڕێخستووانە ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە بزوتنەوەی بایکۆت بزوتنەوەی بزوتنەوەیکی گەورەیە جەماوەریە لە ناو خەڵکە تقریبا پان و بڵاوە لە هەر شوێنێکە خەڵک ناڕازیە اعترازی هەیە بەرامبەر بە برسێتی بەرامبەر بە بێکاری بەرامبەر بە گرانی بەرامبەر بە فەسادی بەرامبەر بە شەڕ و ماڵوێرانی بەرامبەر بە تیرۆر بەرامبەر بە تیرۆرکردنی هەڵسوڕاوانی سیاسی هەموو ئەمانە لە ئارایەیە خەڵک جارێکتر نایوێ ئەم دەسەڵاتە بێتەوە سەر حکم نایوێ تەجروبەی ئەم دەسەڵاتانە جارێتر دووبارە بێتەوە ئەوانە لەبەرەوە بزوتنەوەی نا ئەم جارە گەیشتۆتە حەدێک کە ئیتر تەواوی زۆری خەڵکی عێراق لەگەڵ ئەویان کە بایکۆتی ئەم بکەن ئەم هەڵبژاردنە بکەن هەروەکو چۆن هەڵبژاردننی پێشوو بایکۆت کراوە ئەوانە بەڵام هێشتا نەگەیشتووە ئاستێکی زۆر جەماوەریوانە بەڵام ئێستا بزوتنەوەی بایکۆت بزوتنەوەیکی فراوانترە هەر لەو ڕۆ ئێمەش هاوڕێیانێک لە کوردستان و لە ناوڕاست و خواروی عێراق هەوڵماندا بزوتنەوەیەک بەڕێ بخەین ڕاستی کەمپینێک بەڕێ بخەین بۆی کەمپینی بۆی بایکۆتی هەڵبژاردنەکان بکەین بۆی بتوانین دەنگی هەموو ئەو نایانەی کە لە کۆمەلگایە هەیە هەمووی کۆ بکەینەوە بەهێزی بکەین بتوانین ڕێکخراویشی بکەینوانە بۆی بە یەک ئاراستێکا بڕوە و لە نەتیجەشە نەتیجەیەکی باشی هەبێن ئەمە هۆکاری ئەو بکە ئەم دەستمان برد بۆم کارە هەڕە عادل چکار و چالاکیەکی ترتان لە دەستورایە لە پەیوەند بە بانگێشەی بایکۆتەوە ئێمە هەر لەگەڵ ئەم بانگەشەیە لەگەڵ ئەم کەمپینەیە ڕاستی بەنیازین کۆمەڵێک ینی لە ماوەیەکی نزیکە کۆمەڵێک کار ئەنجام بدەین هیچێک لەوانە چی پێڵن مقابلەی ڕۆژنامەگەری بکەین لەگەڵ مەجموعەیەک هەڵسوڕاوە و بتوانین مەجموعەیەک مەسائل بورژێنین لەسەر مەسەلەی کەمپین بۆی بتوانین دەنگە جیاوازەکان ئەوانی کە دەنگی جیاوازن لەسەر بایکۆت بۆ بایکۆتەکرێ لەسەر چی ئەساسی بایکۆتەکرێ بۆی بتوانین ئەمانە بورژێنین کۆمەڵێک مەسائلی ترەوانە لە ڕێگەی سیمیناراتەوە لە ڕێگەی مەقالات و ڕۆژناموانەوە لە ڕێگەی ئەلامیەوە بتوانین ئەوەی نەبکەین هەر ئێستاکەش ئێمە دوو سایتمان ڕێخستووە سایتێکیان بە زمانی عەرەبیە هەر بە ناوی کەمپینی ناوەیە حەملەت لا و ئەوەی کوردیش بە زمانی کوردیش کەمپینی نایە بۆ هەڵبژاردن و بۆ کولی پرۆسەی سیاسی کە بڕێوە ئێمە نەکرد بەس بۆ هەڵبژاردن بەڵکو بۆ تەواوی ئەوەی کە ئەم پرۆسە سیاسی لە 2023 تا ئێستاکە بەڕێوەیە ڕاستەکەی ئێمە ئەمانەیە جەماوەر ئامادە بکەین یا جەماوەر لانی کەم بینە سەر ئەو باس و مەسایلانەی کە دەبێت ئەم دەسەڵاتە بە کاملی هێزەکانیەوە بە قەومی و تایفەکانیەوە دەبێت بڕۆن ئەمەش دیارە ناکرێت ئەوە بە ئاسانی بڕۆنوانە حتممە نەبێت لە ڕێگەی بزوتنەوەیکی ڕێکخراوە واکری ئەوانە ئەو بزوتنەوەیش ئیتر ئێمە لە سەروبەندی ئەوەیان کە ئاوێتە بین لەگەڵ ئەو بزوتنەوەی و بتوانین ڕێکخراویکەین لە دوای لە ئایندەشە لە دوای ئەوەی کە ئەم هەڵبژاردنش کۆتایی پێبێ ئەوانە بەڵام بزوتنەوەی نا ئەبێت دوای ئەوە ئەم بزوتنەوەی نایە ڕێکخراوی کۆمەلگای وا ڕێخستی بێ بۆی بتوانێت هەتلانی کەم ئەلتەرناتیڤ و بەدیلی خۆشی لە کۆمەلگایە مەطرح بکە
هاوڕێ عادل ئەگەر خەڵکی بەشداری هەڵبژاردن نەکەن و بایکۆت بکەن ئێوەکو حزبی کۆمونیستی کرێکاری عێراق چ ئەلتەرناتیڤێکی ترتان لە بەردەمایە بۆ ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی سیاسیە؟ دیارە حتمما بۆ کۆمونیستەکان هەمیشە ئەلتەرناتیڤی دەسەڵات یا ئەلتەرناتیڤی هەڵبژاردننی شمامانە ئەلتەرناتیڤی شوراییە، یعنی واتە دەسەڵات لە خوارەوە لە ناو جەماوەرەوە دەست پێکات. خەڵک جەماوەری مەسەن جەماوەری کرێکار و خەڵکی زەحمەتکێش یا قوتابیان یا لە هەر شوێنێکە خەڵکی لێکۆ بۆتەوە لە خوارەوە هەڵبژاردن دەست پێکە، لە خوارەوە لە ڕێگەی بزوتنەوەی شوراییەوە کە ڕاستەوخۆ نوێنەر هەڵبژێردن لە ناو جەماوەرەوە ئەو نوێنەرێش ئەتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ جەماوەرە باو ئاهەنگی لەگەڵ جەماوەرە کارەکانی خۆی بەرەتەوە یا لایەنیکەن چارەنووسی خەڵکی دیاری بکەن خۆیان و ئەم نوێنەرش هەچ کاتێک نەیتوانی تعبیر بکە لەو ئاستەی لەو داخوازی و مەتاڵەباتانی خەڵکی بەسن لە جەماوەر ئەو کاتاتوانی بە ئاسانتریشن لە هەر کاتێکا بێ کۆبنوویەکی لە ڕێگەی کۆبنوویەکی گشتیەوە لابرێ نوێنەری کاڵەبژێریە. ئەم شکلە لە دەسەڵات حتمما ئیرادەی ڕاستەوخۆی جەماوەری دێنێتە مەیدان، ڕاستەوخۆ ئیرادەی جەماوەر بۆ دیاریکردنی چارەنووسی خۆشی دیاریەکە لە هەموو مەیدانەکانە، حت لە مەیدانی ئابووریە ئەتوانێت هەموو ئەو مەسائلە ئابووریانی کە لە کۆمەلگایە هەیە، لە گەڕەکانە، لە گەڕێکێکە، لە شارێکە، لە حتا لە تەواوی وڵاتیشە ئینسان ئەتوانێت هەموو ئومورە ئابووریەکانی خۆشی دیاری بکە کە بە چ ڕێگایەکە بڕوە، یا هەروە ئوموری اجتیماعی، ئوموری ئەمنی، هەموو ئەو مەسائلە ناتوانێت جەماوەر ڕاستەوخۆ خۆی دەخاڵەتی تیا هەبێ بە ئیرادی خۆیان ئەم کارانە بکەن، نەک ئەوەی کە لەسەرەوە بکرێ یا لە ڕێگەی انتخابات و پەرلەمان و کە مەجموعەیەک هەڵبژێردێن. ئەم مەجموعەیە ماوەی 4 ساڵە ئیتر هەرچیەکیان بوێ ئەیکەن بۆ یەک جاریش ناگەڕێنەوە بۆ ڕای جەماوەر لە بەرامبەر هەر سیاسەتێکیان اعتراض و ناڕازایەتی دەربڕێ، وەکەوەی کە بینیمان جەماوەر لەوەتەی لە 2023 کە انتخابات ئەکرێ و هەڵبژاردن ئەکرێ کەچی تا ئێستاکە بە بەردەوامیش ناڕازایەتی و اعتراضات لە مەیدانا بووە، هەروەکو بینیمانە لە خلالی ئەم اعتراض و ناڕازایەتیە خەڵک تیرۆر کراوە، خەڵک دراوەتە بەر دەستدرێژی گول لە خەڵک گیراوە، زیندانی کراوە، خەڵک ئەشکەنجە دراوە، بەس فەقەتەوە لەبەرەوەی ویستوێتی داخوازی و مەتاڵباتی خۆی باز بکە و داوای بکە کەچی بەم شکلە جواب بدێتەوە. بۆیە نیزامی پەرلەمانی هیچ کاتێک مەسەن هیچ کاتێک تعبیر نییە لە خواست و مەتاڵباتی خەڵکی بەتایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش. هاوڕێ عادل پێتان وایە ئەمەی کە پێوترێت هەڵبژاردن چ ئەنجامێکیە بێت، هەروەها لە بەرامبەریە بایکۆت لە چ ئاستێکا بێت؟ ڕاستی ئەم انتخابات بۆ دەسەڵاتی میلیشیایی و قەومی یەک مانایەکی هەیە، یعنی شەرعیەتدان بەو دەسەڵاتی هەیەی، ئەو دەسەڵاتە میلیشیاییە، ئەو دەسەڵاتە قەومی تایفیە، ئەو دەسەڵاتە تاڵانکەریە، ئەو دەسەڵاتە فەسادی و ئەمانە ئەو دەسەڵاتە تیرۆر و سەرکوتەی کە هەیە، ینی بۆ ئەوان انتخابات فقط ئەم مانایە هەیە، وەجینا هیچ مانایەکی تری نییە. کۆمەلگا خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەلایەکن دەسەڵات و ئەحزاب بوونەکانش لە لایەکی ترن، بۆیە بەرژەوەندەکانیان زۆر جیاوازە، بەرژەوەندی خەڵک و بەرژەوەندی ئەم ئەحزابانە زۆر جیاوازن، بۆ انتخابات بۆ ئەمان جوابدانەوەیە بۆ ئەوەی کە دووبارە دەسەڵاتیان سەقامگیرکەنەوە، دووبارە بتوانن دزی و تاڵانی و ئەو جەردەی کە ئەکرێ لە کۆمەلگایە بتوانن بیکەن و دووبارە ئەنی میلیشیاتەکانی خۆیانی پێ تەغزیە بکەن، میلیشیاتەکانیان بتوانێت لە کۆمەلگایە سەرکوت بکە، ئیستبداد بکە ئەو فەسادی کە هەیە. بەڵام لە مقابلەوەی کە بایکۆت چی پێکرێوانە، ڕاستەکەی بایکۆت من پێم وایە بایکۆت ئەگەر ینی بەو شکلە فراوانی کە ئێستا مەوجودە، ینی بینەکانی دیارە، زاهیرەکانی دیارەوانە، بەڵام بزوتنەوەی بایکۆت
ئەتوانێ نایەکی گەورە بە کولی ئەم ئەحزاباتانە بدا، نایەکی زۆر گەورە کە بتوانێ ئەم دەسەڵاتە هیچ شینێکیان نەبێ، هیچ قسێکیان نەبێ لە بەرامبەر ئەوەی کە شەرعێت بەخۆیان بدەن لە بەرامبەر ئەوەی کە دووبارە لە حکما بن یا ئەسڵەن ینی یعنی چاوی ئەویان هەبێ کە جارەتر بڵێن ئێمە لەلایەن خەڵک و هەڵبژێردراوین. ئەمە ڕوویەکی تریشیەوەیە کە بزوتنەوەی نابە تەنها ئەگەر بەس نابێ ئەوانە و ئەمانە ڕاستە بۆ خۆی جێگەیەکە گرێوانە، بەڵام لە ڕوویەکی تریشەوەی کە ئەبێ ئەم نایب ڕێکخراو بێ، ئەبێ بتوانێت دوای ئەوەی ئەگەر نای بزوتنەوەی نابەقەوت بوو توانی نایەکی گەورە بەم دەسەڵاتە بدا، ئەی دوایەوە چی؟ دوایەوەی کە خەڵکی تر ئەبێ ڕێکخراو بێ، خەڵکی ئەبێتر بە شوێن ئەوە بێ کە بەدیلی خۆی تەرحکە، ئەمەش لە ڕێگەی ڕێکخراوبوون و ئەم بەم کاراکرێ. بزوتنەوەی نای ئەم کەمپینە نایی ئێمەش هەڕووی لەوەیە کە لەلایەکەوە بزوتنەوەی نافراوان کاتەوە، لەلایەکی تریشەوە خەڵکیش ڕێکخراوکە. ئێمامانەوەی خەڵک لە دەوری ئەمە کۆ بکەینەوە ئێستاکە بۆی بتوانین لە سبێ ڕۆژە ئەو بەدیلەی کە ئەمانەوێ بەدیلی ئەلتەرناتیڤی شورا یا دەسەڵاتی جەماوەری لە خوارەوە کە هەر ناوێکی لێ بنێ یا حتا ئەنجومەنی خەڵکیەوەی کە لە خوارەوە ڕاستە خۆ هەڵبژێردرێ نوێنەرەکان لە ڕێگەی کۆبوونەوەی گشتیەوە، ئیتر لە گەڕەکەکانە دوای لە ئاستی منتەقەیە، دوای لە ئاستی شارە، دوای لە ئاستی وڵاتە، ئەمانە بتوانن جێگەی پەرلەمان و جێگەی ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە بگرێتەوە. عادل ئەحمەد بەرپرسی ڕێکخراوی دەرەوەی حزبی کۆمونیستی کرێکاری عێراق، زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. منیش زۆر سپاسی ئەوەکەم بۆم دەرفەتە. بینەرانی ئازیز، لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان، هەتا هەفتەی ئایندا هەر شاد بن.